دەمباش بینەرانی ئاژانسی خانی ئێمە لە ناحیە بجیلین لە سنووری قەزای ئاکرێ دیارە ئەوەی لە پشتی من دەبینین کۆمەڵێک فەرمانبەر و پێشمەرگەن خڕبوونەوەیەکی ناڕازیبوونیان ئەنجامداوە لە هەمبەر دابەشکردنی ئەو پارتە زەویانە بەسەر فەرمانبەر و پێشمەرگانەی کە لە ناحیە بجیلن وەکو خۆیان دەڵێن ئەو شوێنە زۆر دوورە دەستە و نرخەکەی زۆر هەرزانە لە هەمبەر ئەو خزمەتەی ئێمە نیە ئێمە دەمانەوە بچین لەگەڵ هەندێکیان قسە بکەین ئاخۆ داواکاری سەرەکی ئەوان چییە سەیدا ئەبدەمەوە باش بیت بی سەلامەت بێژم بچین ئەبووکە خڕبەبوون هەموو چین و توێش خڕبە بووینە لێرە لە ناحیە بجیلێ بەمەرەماوەی هەندێک هەردووی هاتی دەست نیشانکردن ئەو هەردی شایستەی خزمەتە ئەو چین و توێژانە نییە کە لێرە خڕبە بووینە نوکە پارتزەویل کیرێ بەحسی گوند دەچویەکەن لێرە ئەو گوند بەخڕازانە ئەبێنێک هانی دەڕی گوندەکە بخۆ نەسەوزای لێە چیایە ئاوادی جێنیشتە جێبوونێ نییە ئاویشی نییە پەتانکەر هەندێک ئاوێ لە بووبان جیەکە ئیشیاون نییە نەکوم ئاسکو حەز ناکەم وەکو موەزەفێک مامۆستایەک هەکە لە جێکی باش بدەنە من ئاز لە خڕبەبوونێکم ئاز داوای حەقی خۆکەم ئەس دوی مەمنون بم دێ دوعاچێکم و دێ مەولودە چشکەم بەس ئەو هەردی شایستەی خزمەتە فەرمانبەر و پێشمەرگە و چین و توێژان نییە دەستان خۆش بێ پامیێوانش بگەینین سەی دەبوومە بێژایانی وەک بێت کیرێ بێت بزە بێت ناوێ وەک هەمیە هاتیە بە بڕسمی گوتیە بەلی هەندێک ناوێت هاتیەوە بۆ باژێڕوانیا ناحیە بەس لێرە خڕبەبوونامە نەڕازیبوونام بوو بۆ هەندەیە ئەم ناعەدالەتێکێت بینین ناوبەرە فەرمانبەرە ئەم مامۆستانە بۆ نمونە مەدرسەکێ خزمەتا من 20 ساڵە یاوی 20 ساڵە وی بەری چەند هەی بە قەتعیا وەرگرتی دێ دەفتەرێکی دەفتەر و نیوە فرۆشی ئەسن و کە دێ قەتعی وەرگم دێ 5 وەرەقە فرۆشی ئەv هەر تەوزیعکردنە نادات پەروەریە عەدالەت تێدانیە و منطقینە بەروێ چەندێمێت هاتی نێرە نەڕازیبوونا خو گەینە جێی پەیوەندیدار بزووترین وەخت وێ ئاریشەی بۆمە حەلکەن ئەv جێهەی بۆمە ڤە گۆڕم جەهەیەکی باشتر و ڕێک و پێکتر و ئەم سوودمەند بیت نەک ئەم زەرەرمەند و بەدیلێ هەی ئەگە بێژن بەدینە بەدیلێ هەی ڤە گوێزن بۆ مەثەلەن قەذا ئاکرێ بەڕێز بە خێرات نەکەناڵنگۆ کەم پێشەکەی هیچ قەتعەیەک نە هەتاکو نرخەوێت دیار بکەنە نرخت یار نەکەین ئاسوچی پێشمەرگێک وەسی و قسوور ساڵە شەڕێ داعش منوێ کردە شەڕێ ڕژەما عێراقی منوێ کردە خزمەتەکە زۆر منوا کردە شەو نەخۆنی ماندی بوونی منوا کردە لەسەر بڕیارە جەنابێ سەرۆکی حکومەتێ کە پارسار فەرمووی پارچە زەویەکە شیاو دەدەمە خەڵکەکی شیاو فەرمانبەر و مامۆستا و پێشمەرگە هەملان هەڤڕۆ پارچە عەردوو هاتینە دیارکردن کابرا تەگە من پێشمەرگە بوو بەری 6 ساڵ 7 ساڵە بە پێشمەرگە عەردی وەرگرت بە 8 دەفتەرە هەورۆ لە بەحرکەی وەیەکەدن یاخوا پیرۆز و من بارەچی بیتن بەس فەرموو 111 ناوادینە شارەوانیا بجیلێ 511 ناوادینە شارەوانیا بجیلێ فەرمووەکە 100 قەتعەی دەرینان ئەز یەکم لەوانیە وەرەگرم بەس وەڵڵاهی لێی نینە وەڵڵاهی گوندەکە گوندەی خزمەتی مێ عەلیبەجی گەلوک مامگرد ئەبێنێ کانی دڕیێ تقریبا 100 ساڵە بەس ئەو گوند ئی لەغوو بوو بێ دو سێ چار ماڵ هاتنێ ئاواکردنەوە ئەوە گوند ئیبێ ئاوا ئیبێ خزمەت گوزارە گوندە صاحب حیوانە هەنووکەش بسم مازوو دێ عەردەدەتە من عەلیبەجی خزمێ مەیە دێ عەردەدەتەمە پێویست ئەمە لەریا کەناڵنگۆ داواکاریە خۆ ئەگەینینە بەڕێز جەنابێ برا گەورەی بەس ئەو پاڵ پشتێمەیە بەس ئەو خەمخۆرێ پێشمەرگەیە بەس ئەو خەمخۆرێ مامۆستا و فەرمانبەرە کەسی دی خەمخۆر نییە داواکارم بەڕێز جەنابێ برا گەورەی بێتە سەرخەت برا گەورە بێتە سەرخەت برا گەورە بێتە سەرخەت وعدی شیوێدای پاڵ پشت و هاندەرێ پێشمەرگە و فەرمانبەرا بم لە ڕووی عاردا و لە ڕووی هەمە تشتەچی یعنی دەخوازیان بۆ سەرەکی بێت پارچە زەویل کێرە بیت ئەمە ئەوێ پارچە زەوی لە جێکی شیاو لە سبر یارە جەنابێ سەرۆکی زا یان لە بۆ مە لە ئاکرێ بێتە دیارکردیان لە ڕوویێ بجیلێت زینە باب و فەرمۆکە 511 قەتعەی تێبوون وەرن 100 قەتعەی دەرین یەک لێ ئەزم یە قەتعەیەکی وەرەگرم بەس وەڵڵاهی نییەی قەتعەی نینە مستەحیلە لەناو شاخ و داخانەی وەرە ئەیژدە لە زەرجێتە دەمەتوو وەرە گوندێنی وێ پەلێوا بجیلێ وەرە ئەیژە عەرد دەمەتوو نییە بابۆ نییە برا گەورە بێتە سەرخەت برا گەورە بێتە سەرخەت ئام شۆڵە بەس بە و دێچەی بە کەسی دیش سێناوی مستەحیلە داست خۆش خۆش بەوە گەلک بینەران وەکو خۆتان دەزانن دیارە ئەوانە کۆمەڵێک فەرمانبەر و پێشمەرگەن ئەمڕۆ لە ناحیە بجوول خڕبوونەوەیەکی ناڕازیبوونیان ئەنجام داوە لە هەمبەر ئەو پارچە زەویانەی کە بڕیارە بەسەریاندا بەش بکرێتن وەکو
وەکو خۆیان دەڵێن ئەو پارچە زەویانە کە بڕیارە لە ناحیەی بجیلدا بەش بکرێ و ناحیەی بجیل هیچ پارچە یعنی هیچ شوێنی زەویدابیشکردنی نییە و دایانەوێت لە شوێنێکی شیاو بێ لە هەمبەر ئەو خزمەتانەی کە ئەوان کردویانە کە ئەو شوێنەی کە لێ بڕیارەدا بەش بکرێتن شوێنەکە نرخێکی زۆر کەمە پارچە زەویەکان و لە هەمبەر ئەو خزمەتەی کە ئەوان کردویانە شایستەی ئەوان نییە. ئەمە وەکو مامۆستا و فەرمانبەر و دکتۆر و مامۆستاین ئاینی و پێشمەرگە و پۆلیس و ئاسایش لە ناحیە بزیلێ وەکو دیارە بەری هونکە ناوێمە دەرچۆ بوون لە بۆ پارچە زەویان بەلێ بمەخابنی بە ئەو جهێ لە بۆ مەهاتیە دەست نیشانکردن خراپترین جەهە بە هیچ شێوێک ئەم رازینینە لەسەر ئەو جهێ لە بۆ مەهاتیە دەست نیشانکردن چونکە جهێ پارچە زەویان جەیەکی دوورە دەستە بەکێر نیشتەجوبوونێ ناهێت تا 20 بۆ 25 ساڵی دینین خزمەت گوزاری ناگەهێنێ بەر و باژی وێ چەندێ پارێن ڕسوماتە زیێدەترین لە نرخێوان پارچە زەویان جامەڤیا بەڕێکە کەناڵی هەنگۆ دەنگی خۆ بگەهینە لایەنێن پەیوەندیدار بە زووترین دەم بهێنە سەرخەت لە بۆ دیارکردنا جەهەکی باشتر و شایستەتر لە بۆ وێ خزمەت و شەونەخونیا چەندین ساڵم مە پێشکەشی وڵاتی خۆ کردی ئەگەرنا ئەم دێ درێژە دەینە نەڕازیبوونا خۆ هەتا ئەگەینە مافێ خۆ ئەم دێ وان داخوازیە خۆ کردکەینەوە لە چەند خاڵەکە ئەویش ئەڤەنە یەک ئەف پارچە زەوی هاتینە دیارکردن لە ناحیا بجیلێ بهێنە ئیلغاکردن دوو لەسەر داخازە هەمینە رازی بوونە یان لە قەزا ئاکرێ یان لە ناحیا ڕووی پارچە زەوی لە بۆمە بهێنە دیارکردن سێ ئەگەر حکوومەت و لایەنێن پەیوەندیدار بەردەوام بوون مکوم بوون لەسەر ئەوی جهێ هاتیە دیارکردن ئەم هەموو بێئێک دەنگ دەبێژینەوان منەوێت سوودمەند بین لەوی جهێ بۆمە هاتیە دیارکردن چار ئەم دێ بەردەوام بین تا دگەینە ئەنجامێکی باش و ئەم گەشتبینین لەسەر ئاخفتنە جەنابی سەرۆکی حکوومەت هەرێما کوردستانی کوڕاگەهاندبوو دەبێت باشترین زەوی بهێتە دابینکردن لە بۆ هاوڵاتیان داواکاریە ئەوێ ناویوان دەرچوو لە سنوورێ ناحیە بجیلێ بۆ وەرگرتنە پارچە زەویان 30/7/2025 چهارشەمە